چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین. خاڵی دومینیان ئەنجامدانی باشترین کردەوە لە مانجی ڕەمەزان چییە؟ چی بکەین؟ ئازیزان و خۆشەویستان، چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین؟ طبیعی هەموو ساڵێک کە مانجی ڕەمەزان دادێت خەڵکانێک خەڵکی مسلمان غیرە مسلمان نا، چونکە ئەوە ڕەمەزان ئی مسلمانی غیرە مسلمان نییە. مسلمانان دەبنە دوو بەشێکیان پێشوازی لە ڕەمەزان دەکەن بە دڵێکی فراوانەوە، بە ڕیحاب سەدرەوە، بە کەیف خۆشیەوە، بە گەرم و گوڕیەوە، ئەهلی ئیمان. بەشێکی دیکەشمانی هەر لە مسلمانان وەکو شتێکە دەمنیان داهاتبی زۆر ناڕحەتە، زۆر ناخۆشە، ئەوی دازە ڕەمەزان هاتەوە یای وایە خەمیتی لە بیدایەتی ڕەمەزانەوە دەچی دەکات، اینجا دەی کولیسان بکە، اینجا حیوانێکی بکوژەوە لە ناو زەمینەی دانێ و هەموو ڕۆژێ خەمی ئەوەیتی حیسابی ئەوەی دەکات تا ڕەمەزان تەوا دەبی هەمووی یەکلا بکاتەوە. وا دەزانن ڕەمەزان بەس ڕەمەزانی ورک تێرکردنە و خواردنە و دانی شەوی دیکە تەمبەڵی تەوەزەلیە، ئەوەشمان هەیە، بەڵام ئەوانە بەڕاستی غەڵەتە، هەڵەیە. سەرەتا دەبێ ئێمە ئەوەی بزانین گەیشتنمان بە مانجی ڕەمەزان گەورەترین نیعمەتە، گەیشتنمان بە مانجی ڕەمەزان گەورەترین نیعمەتە. بۆ ئازیزانی خۆم، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکە دەفەرمی، سەنەدەکەم لە یاد نییە، دەفەرمی ئەگەر ئومەتی من بزانن خێر و بێری ڕەمەزان و ئەوەی لە مانجی ڕەمەزان خوای گەورە بۆی داناون تەمەنایان دەکرد، داوایان دەکرد هەموو ساڵ 306 ڕۆژ 12 مانگ 11 مانگەی دیکەش هەمی ڕەمەزان بە. تەماشاکەن ئازیزانی خۆم، ڕەمەزان بەڵێ بۆ ڕەمەزان بە، ڕەمەزان مانگێکی جیاوازە، بەڵێ اینجا ڕۆژەکانیشی جیاوازن، بەڵێ اینجا پاداشتەکەشی جیاوازە، هەر ئەوە نییە، هەموو شتێکی جیاوازە و هەموو شتێکی دەگۆڕێت، هەر لە ژیانی خۆماندا، لەو بوونەوەرەدا، لە ئاسمانەکاندا، لە قیامەتدا، ئەوەی کە ئێمە چاوەڕوان دەکەین لە ژیانی خۆتدا، گۆڕانکانی ڕوودەدا چ دەکەی؟ گۆڕانکاری لە خواردن، لە جەمەکان، لە عیبادەت، لە خواپەرستی، لە هەموو شتەکان دەگۆڕێت، لە سلووکت. اینجا ئاسمانەکان ئەویش دەگۆڕێن، دەرگای هەموو ئاسمانەکان دەکرێنەوە، بەڵێ هەر ئەوە نا، لە بەهەشتیش دەرگای بەهەشت هەموو هەر هەشت دەرگاکان دەکرێنەوە، جەهەنەم هەر حەفتەکان قەپات دەکرێت، دادەخرێن، بەڵێ شەیطانەکان کە لەمچە دەکرێن. بزانە ئەو گۆڕانکاریانە لە چێن دەرێ دەست پێ کرد، لە چ مانگێکە؟ مانجی ڕەمەزان. کەواتە مانجی ڕەمەزان نیعمەتە، بەڵێ نیعمەتە، بەس بۆ کەسێکە کە تێی بگات. بەڵێ ئازیزانی خۆم، ئێمە کاتێک کە تەماشای خۆمان بکەین لە لاشەی ئێمە، لە ئەو لاشە جوان و ڕێک و دەبینێن کە خوا خەڵقی کردیە فی ئەحسەنی تەقویم، لە هەمان کاتیشدا ڕوحێکیشی دەناودایە، ئەو لاشە جوانەی دەبینن، بەڵێ ئەو لاشە لە خۆڵ دروست بووە، باش خۆراکەکەشی دەبێت لە خۆڵ بۆێت، دەبێت جارێکی دیکە بیتۆ خۆڵ، منها خەلقناکم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. أي روح أو لأسمانوا ونفخت فيه من روحي، أي دەبێت زاد و خۆراکەشی لە ئاسمانەوە بۆبێت، ئەی دوای دەبێت جارێکی بگەڕێتەوە ئاسمان، خۆ ناوی بێتۆ خۆڵ. ئەی باشە ئێمە وەکو مرۆڤ تەماشا دەکەین لە مانجی ڕەمەزاندا، خوای گەورە کە ئینسانی خەڵق کردووە تەماشا دەکەین کۆمەڵە مەخلووقێکی دیکەش هەیە، فریشتەیە، کۆمەڵێکی دیکەشمان هەیە حەیوانە، کۆمەڵێکی دیکەشمان هەیە شەیطانە، ئەو هەموو مەخلووقی خوددانە. مرۆڤ پێشەوەی بێستە مرۆڤ لە فریشتەکانەوە، فریشتە خوای گەورە عەقڵ و ژیری پێداون، بەڵام لایەنی شەهوەت و جنسی پێ نەداون، نیتیان. ئەی حەیوانەکان حاشاکی ئەو مەقا و مەدیسەدا، ئەوان عەقڵیان نییە، بەڵام لایەنی شەهوەتیان هەیە. ئەی مرۆڤەکان هەردووشیان هەیە، هەم لایەنی عەقڵیان هەیە، ژیریان هەیە، خواردن و خواردنەوە جنسیشیان هەیە. دەیواتە مرۆڤ ئێستا لەو مانگەیدا دەتوانی ئەسپی خۆی تاودا ئەگەر عەقڵی خۆی بەکاربێنی و ژیری خۆی بەکاربێنی،
بەسەر لایەنی جنسیەکەیدا زاڵ بی دەستە ڕێزی مەلایکەتان فریشتەکان بەرز دەبیتەوە. بەڵام ئەگەر عەقڵی خۆی بەکارهێنی لایەن جنسیەوە نەفسیەوە بەسەر عەقڵدا زاڵ بی ئەو کات دەستە ڕێزی حەیوانەکان ئولایکە کەلئەنعام بەل هوم ئەضەل حاشاکی ئەو مەقام مەدرسەدا. بواتە لێرەدا مرۆڤ هەردوو بواری هەیە، بەڵام لەو مانگەیدا ئینسان دەچێتە ڕێزی فریشتەکانەوە، چونکە ئەوەی ئەوان بۆیە خوای گەورە لە ڕەمەزاندا تەماشا دەکەی ئەو شتانەی لێ قەدەغە کردووە لە چییە؟ حەڵاڵەکان. خواردنە ئاوە خواردنەوەیە، ئێلانی خاو خێزان ئەوەی هەیتی ئەوە حەڵاڵەکانە. بەداخەوە بە ئەسەفەوەش دەڵێن خۆزگا بە خۆزی خوای ئەو خەڵکە وا تێگەیش بە چۆن خۆی لە شتە حەڵاڵەکان ئاوە خواردن و خۆراکە لایەنی خاو خێزانی خۆیتی کە حەڵاڵن لە خۆی قەدەغە دەکا خۆزیان لە حرامەکانش خۆی قەدەغە کردبە بەس لە حەڵاڵەکان نا. ئیوامان هەیە لەو شتانە خۆی قەدەغە دەکات بەس لە غەیبەت و بوختان و نەمیمی و درۆ دەلەسە و فرت و فێڵ و ئەو شتانە نا. ئێخوا ئەوانە حەرامن، دەبێ خۆی ئەولاتر وایە یەکەم جار لەوانە دەست پێ بکەی ئەو جا بێسە شتەکانی کەدا، بەڵام لە شتە حەڵاڵەکان خۆی دەگری بەڵام لە حەرامەکان نا. ئەوەش هەڵەیەکی دیکە ئێمە تێککەوتوینە، هیوادارم ئەوە ڕاست بکەینەوە. بەڵێ ئەزانی خۆم باوێن بینە سەر بابەتەکەی خۆمان بۆی کە لە بابەتەکەی خۆمان دەرنەچین. ئەوەی کە مەبەستمە لێرەدا چۆن یەکەم خاڵ یەکەم چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین. خاڵی دووەمینیان ئەم زاندانی باشترین کردەوە لە مانجی ڕەمەزاندا. هیوادارم ئەو برا بەڕێزانە ئاگدارم بکەنەوە چونکە ئینسان لە کاتدا بۆی کاتەکە نەڕۆم زیاتر. وەلەو کاتەکەشیان پێ نەگوتی من چەندە چەندیە نازانم. هیوادارم ئینشاءڵڵا سوود بەخش بی. خاڵی یەکەم چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین. باش ئەوە مانجی ڕەمەزان دێت، پاشی دوو ڕۆژی دیکە ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە خوا تەمەنی هەموو لایەکمان درێژکە دەگەینە ئەو مانگا پێدەنین واتە هەنگاوی یەکەم لە ڕۆژی شەممە ئینشاءڵڵا دەیخینە ناو مانجی ڕەمەزانی پیرۆز ئەو ساڵەکە 1443 کۆچی. باش لە ئەو ڕۆژەدا بەڕاستی ڕۆژێکی گەورەی و پیرۆزە چۆن پێشوازی لێ بکەین. وەکو گوتم ئازانی خۆم لە ئێستاوە دوعا بکەم لە خوایە تەمەنمان درێژکەی بمانگەینە مانجی ڕەمەزان و تەوفیقیشمان بدەی ئەوەی کاتۆ پێت خۆشە و ئەوەی تۆ لێ ڕازی لەو مانگەیدا ئەنجام بدەین لێمان قبول بکەی. ئەوە زۆر مهمە لە پاش نوێژەکان ئەو دوعای بکەن نەبی نەکەن. خاڵی یەکەم چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین. بابینە سەر خاڵی یەکەم تەماشاکەن ئازانی خۆم. یەکەم خاڵی یەکەمینیان خاڵی یەکەم بالتەوبەتی لله تبارك وتعالى. تەوبە یەکەم خاڵ یەکەم هەنگاو تەوبەکردن. باشە من پرسیارێک لە ئێوە بکەم لە هەردوو ڕەگەز لە خوشکان و لە برایان بۆ تەوبە بۆ باسی ڕۆژیم نەکرد، بۆ باسی نوێژم نەکرد، بۆ باسی قورئان نەکرد، بۆ باسی تەوبە. دەزان بۆ چونکە گوناح و تاوان هۆکارێکن بۆ ئەوەی کە عیبادەت پێ نەکرێت، هۆکارێکن بۆ ئەوەی لە عیبادەت دوور بکەویەوە، هۆکارێکن بۆ ئەوەی کە تەمبەڵ بی لە عیبادەتەوە. گوێتان لێ بووە ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خوا لێبی دەفەرمیچی شەکەوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي. بەڵێ ئەوە یەک لەوانە پیاوچاکانی پێشان سەلەفی ساڵح ڕەزا ڕەحمەتی خوان لێبی دەڵێ ئیوا بوو دەرجێتەوە دەڵێ چەند شەوان طبعا شەو نوێژیان نەدەچوو وەکو نوێژەکانی ئێمە پێنج فەرزەکان ئەوان شەو نوێژیان وەکو پێنج فەرزەکان نەدەچوو. بەڵێ دەڵێ زۆر شەوان لە شەو نوێژان مەحروم بووم، هەستم کرد بەهۆی تاوان و گوناحەوەیە. بۆیە باسی تەوبە دەکەم چونکە تەوبە هۆکارێکە بۆ ئەوەی بتوانی مانجی ڕەمەزان بەو شێوەیە بەڕێی بکەی ئەنجامی بدەی کە خوا لێ خۆ ڕازی بی، خوات لێ ڕازی بیت. ئەو عیبادەتانەی کە لە مانجی ڕەمەزان پێویستن ئەنجام بدەین یەکەم خاڵ هەنگاوی یەکەم بە تەوبە، بە هەڵدانەوەی پەڕەیەکی سپی لە مابەینی خۆت و خوا، ئاشتەواییەک لە مابەینی خۆت و خوا لەو گوناحانەی کە ئەنجامت داون بۆی کە پەڕەیەکی سپی بێتە گۆڕەوە خوای گەورە هاوکارت بی بۆ ئەنجامدانی ئەو عیبادەتانە. جا بۆیە ئەگە تەماشا بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەوەی کە بەڕەستترین مەخلوقی خوایە، خوای گەورە لە دنیادا پێی گوتووە لە گوناحی پێش و پاشت خۆش بیمە غفر لك ما تقدم من ذنبك وما تأخر. باش ئەو زاش تەماشا دەکەی دەڵێ لە یەک مەجلیسدا یەک مەجلیس یەک دانیشتن 70 جار دەیگوت چی؟ دەیگوت
رب اغفر لي وتب علي إنك أنت التواب الرحيم. حفتات زار ترى لما ديسي وهو صد زار أو قصيدة كرد سنكس لإيما مدرسك لما مدرسك من حفتات زار أو قصي ما كردوها باشا كس لإيما زمانتي ورقلتوها لأن خواي يقول لك نحي بيش باشي خوش بوا زمانتي بهرشت ورقلتوها نا أو زمانتي ورقلتوها أو زاش حفتات زار أو قصيدك منو تو نك حفتات زار ده حفتات زار بيشتي من بوي هي بلي أجزاني خوم ربي اغفر لي وتب علي إنك أنت التواب الرحيم واتتوبا هنقاوي يكم لإستا ودس بيبك بالتوبة كردن فشيمان بنا ولو قنا حانيك أنزام الدعوة توبي نصوح يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحة توبوا ترى أي إيمان دارنا نال أي مجرمين السفاتنا خوال لقر كابرا يقولون أحبار نالي بس يمنو تودك إيمان دارك راستكين ترى توبة بكن قد كاتك يكك بدلي لخواب ترسا توبة بكا لو ما منسم كردوا ما زلام كشتوا عرق بخواردوا أمن هام كردوا بابا توبة بيويستا بيغمبرك إيما قدوة إيما بيبلي تساوما تاندي سلمان محمد المصطفى صلى الله عليه وسلم أو زيادة اللحفتات زار ليك ما ديز دا يفرموا ربي اغفر لي خواه ليم خوش با دا قرموا بشيمان لبولايتو إنك أنت التواب الرحيم أو خالي يكم خالد ومين يان لبيشوازي كدن لمانجي رمضان دا أجزاني خوم دور كوتنا ولا برادري خراب ئازیزان خوشکانی بەڕێز و خۆشەویستم ئێوە هەردووکتان خوشکان و برادری خراپ بەخوا برادری خراپ ژەهرە دەردە سەرەتانە کوشندەیە نایەڵی اینجا دەبا بچینە شەوان بچین لە کافتریا کازینی بکەینەوە لە جیاتی مزگەوتەوە دە باشەکە کە با بچین لە جیاتی قورئان خوێندنەوە با دامەی بکەین با دۆمینەی بکەین با کۆنکانی بکەین با بچینە سەر پۆبجی ئەتاری ئەوە برادری خراپ دوورکەوە دوور هێشتا ڕەمەزان ناتێ لە ئێستاوە بڕیار بدە هەر برادەرێکی خراپە لێی دوورکەوە پێشەوەی ڕۆژێک دابێت ئەوجا يوم يعض الظالم على يديه يقول يا ليتني لم أتخذ فلانا خليلا يا ليتني لم أتخذ فلانا خليلا خۆزگا برادەراتی ئەو کەسم نەکردبا خۆزگا ڕەفیقی من نەبووبا خۆزیا لێی دوورکەوتبامەوە من وەکو مامۆژگاریەکە وەکو برایەکی خۆتەوە نسحەتت دەکەم برادەری خراپ لێی دوورکەوە هەتا ڕەمەزان نهاتیە بۆ ئەوەی خوای گەورە هاوکارت بی بتوانی ڕەمەزان ئەو عیبادەتە و تاعەتەی کە هەیە لە ڕەمەزاندا بەسەرکەوتی بەسەری بێیت چێ دەڵێ دەگەی و ساڵێکی دی ڕەمەزانە چی دیکە کەسمان زەمانەتمان نییە لەو دەرکەی بچینە دەرەوە بگەینەوە ماڵی خۆمان بۆیە دوورکەوە لە برادەری خراپ یەکەم خاڵ تەوبە پەشیمان بوونەوە تەوبەکردن خاڵ دووەمینیان دوورکەوتنەوە لە برادەری خراپ ئەوە پێشوازیکردن لە ڕەمەزان پێشوازیکردن بە سفرە ڕازاندنەوە و بە حەیوان سەربڕین و کولیچە دروستکردن و نانی زۆر و ئەوە پێشوازیکردن نییە پێشوازیکردن ئەوە نییە موسڵمان ئەوە پێشوازی ناکە بەو شێوەی پێشوازی دەکات بەڵێ ئازیزانی خۆم ئێستا دین باسی ئەو کردەوان دەکەین کە باشترین کردەوەنە ئینسان ئەنجامدا لە مانگی ڕەمەزاندا بۆی کاتەکەمان زۆر تێنەپەڕی بتوانین ئیستیفادە لە کاتەکەی بکەین یەکەمینیان ئەسیام خاڵی سێم کردێ سیام بۆی کە لەگەڵ مەوزوعەکە بابەتەکە تێک بکاتەوە هەردووچیان تێکم هەڵگردینە خاڵی سێمینیان ئەسیام ڕۆژوو لە دوای تەوبەکردن دوورکەوتنەوە لە برادەری خراپ اینجا دێمەستە ڕۆژوو کە مانگی ڕەمەزان مانگی كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم وەکو ئەو بەڕێزە ئاەتەکە سەرەتای کۆڕەکە بەوەی دەست پێ کرد بەڵێ بەڕۆژی بوون لە ئێستاوە ئاجزانی خۆمەوەی عوزری نییە با دڵی خۆش بی کە ڕەمەزان هات 11 مانگ تاکو ئێستا کە لاشەی من و تۆ بەس خواردن و خواردنەوە بووە ئێستا پێویستی بە ئیسراحەت هەیە بەخوا ئاجزانی خۆم ئەو جیهازەی بینە ئەو لاپتۆپەی بینە ئەوەی بینە ئەو کامێرە بینە 24 ساعت ئیشی پێ بکە بەخوا ڕادەوەستی هەر جیهازێکە لە دنیا دەینی ئەگەر 24 ساعت ئیشی بکە ڕاوەنەستی لە کار دەکەوی بە قووەترین جیهاز بینە ئەی مەعیدەی من و تۆش جیهازێک نییە ئەوەی خوا دروستی کردیە 24 ساعت بە ئیگڕکەتێ ئیشی کردیە نابێ پێویستی بە ئیسراحەت نییە بۆ ئەوی لە کار نەکەوی تووشی نەخۆشی نەبی زەخت نەبی سوکەری نەبی ئەوە نەبی
خەڵک کە ئێستا کە تووشی ئەو هەموو نەخۆشیانە بووە بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی کە بەس خواردن بەس تێکردن ئەو مەعیدە ئیسراحەتی نەدایتێ. بۆیە خوای گەورە دایناوە ڕەمەزان لەو 12 مانگانە مانگێکی ئیسراحەت بدێ مەعیدەکەی خۆتەوە بۆی کە ئیسراحەت بکات دوورکەوێت لە نەخۆشیەکان. بەڵێ ئەگە باسی ڕۆژی بکەینەوە تەواو نابی، حکمەتەکانی ڕۆژی ئەوان دیکە تەواو نابی. جا بۆیە ئاژزانی خۆم خاڵی سێم کە باسم کرد ڕۆژی بوون بە ڕۆژیبوونی مانجی ڕەمەزان کەمان ڕەمەزان بۆ بە ڕۆژیبوونە، بەڵام زیاتر ناچم یەک فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەخوێنمەوە لە زۆر فەرمودان ئەویشیان دەفەرمی کە متفق عەلەیه من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. بەس لەو خۆشیە گەورەی خوای گەورە بەهۆی بە ڕۆژیبوونی یەک مانجی ڕەمەزاندا هەموو گوناحەکانی پێشە خۆ دەسڕیتەوە. خوا لەوە خۆشتر هەیە؟ لەوە خۆشتر هەیە؟ خۆ ئەگەر مردی بە گوناحەوە ناچێ باشتەوە، وەڵڵا ناچێ. چکە باش جێی گوناحباران نییە. دەبێ خوای گەورە ئەگەر گوناحەتەنە لە ڕۆژی دواییدا ئەگەر عەفوی خوا نەتگریتەوە دەبێ بە جەهەنەمەوە بە ئاگر لێت بکاتەوە ئەوجا بچێنەوە باشتەوە، چونکە بەهەشت جێی گوناحباران نییە. دەبێ ئەوەی کە دەستە بەهەشتەوە پاک بیتەوە ئەوجا بچێنەوە بەهەشتەوە. ڕۆژیش بە ڕۆژیبوونی مانجی ڕەمەزان یەک لەو شتانەیە کە خاوێن دەبیەوە، خاوێن پاک دەبیەوە لە ئاخیری ڕەمەزاندا. خاڵی چارەمینیان ئاژزانی خۆم لە ئەوەی کە باشترین کردەوە ئەنجامدانی باشترین کردەوە لە مانجی ڕەمەزان ئەڵقیام. قیام واتە شەوان بە ڕۆژینە عیبادەتی ڕۆژی، شەوانیش بە عیبادەتی قیامەوە، شەو نوێژەوە، تەراویحەوە، ئەو عیبادەتانەی کە ئەنجامی دەدەی. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمی من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه متفق عليه. واتە ئەگەر ئیماندارێک مسلمانێک لە شەوانی ڕەمەزان هەمووی زینی کردەوە، ئەوە بەڵام بە ئیمان و احتیسابەوە هەم بە باوەڕ بەخوایەوە لە بۆ خوا، اینجا داوای پاداشی لە خوا بکە، خوای گەورە لە هەموو گوناحەکانی خۆش دەبی. بۆیە ئاژزانی خۆم لێرە تاکید دەکەمەوە لە خاڵێکە لە سیام و قیام علەمایانی ئیسلام متفقن لەسەرەوەی هەر عیبادەتێکە دوو خاڵ تێدا نەبن قبول نییە لای خوایەوە. وریا بە ئاگادار بە لە عیبادەتەکانی خۆت بە تایبەتی لە ڕۆژی و لە قیامەکانی خۆتەوە شەو نوێژەکانتەوە ئەو دوو مەرجەی ڕەچاو بکە. یەکەم لە بۆ خوا ئیخلاص، دووەمینیان متابعە الئیصابە، واتە دەبێ بەو شێوەیە ئەنجام بدەین کە خوا و پێغەمبەری خوا داوای لێ کردی، نەک بە کەیفی خۆت. اینجا ئەوەی کە دەیکەی زۆر کەسمان هەیە بە ڕۆژیە، بۆچی بە ڕۆژیە؟ وڵی خۆی زەعیف دەکا، وڵی باشە لە بۆ مەعیدەی، وڵی فرسەتێک چاکە و هەموو خەڵک بە ڕۆژی بامیش بە ڕۆژی منە و خەڵک لۆمە بکات. ئەوە نا، مسلمان لە بۆی نییە. ئیمان و احتیسابن، قیامەکەش بە هەمان شێوە. خاڵی پێنجەمینیان ئاژزانی خۆم ئەوەی کە ئەنجامی باشترین کردەوە، ئەنجامدانی باشترین کردەوە لە مانجی ڕەمەزاندا، ئەویشیان قیراءەت القورئان. لە دوای ڕۆژی، لە دوای قیام، شەو نوێژ، ئەینجا باسی دەکەین، باسی قیراءەت القورئان دەکەین. قورئان قورئان دەزانی ئەوە چیەوە؟ ئەوە ڕوح. وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء. سبحان الله. والله ئاژزانی خۆم قدر و قیمەتی ئەو کتابەی چێ دەزانی؟ ئەو کەسەی کە خۆی لەگەمان دەکا، ئەو کەسێک کە تێیگەیشتیە. تخوا بووە مسلمان ڕۆژی بەسەدا تێپەڕی ویردێکی قورئان نەبی، کارەساتە. من بە کارەساتی ناودەوم، بە تایبەتیش لە مانجی ڕەمەزان قورئان. من وەکو ژیانی خۆمەوە ئاژزانی خۆم بدون ڕیا، والله على ما أقول شهيد، لە بۆ ڕیام نییە، بەس لە بۆ ئەوەمە کە حتا ئێستا ڕۆژێک تێپەڕی بەسەر ژیانمدا قورئان جزوێ قورئانێک بەلای کردم، جزوێ قورئانێک نەخوێنیتەوە، ئەو زان ئەو ڕۆژە ڕۆژی من نەبووە، ئەو ڕۆژە لای من تاریک بووە. مەبەستم لە چییە؟ دەبێ ویردێکی قورئانمان هەبی لەلای ڕەمەزان، لەناو ڕەمەزاندا زیاتر. بۆ؟ چونکە بیلبیلەی چاومان، تانجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ئەو وا بووە. دەفەرمی كان النبي صلى الله عليه وسلم أجود الناس
وكان أجود ما يكون في رمضان حين يلقاه جبريل عليه السلام فيدارسه القرآن، أو كما قاله الرسول صلى الله عليه وسلم حيث كدور درجة فلا رسول الله صلى الله عليه وسلم أجود بالخير من الريح المرسلة، رواه البخاري ومسلم. تماشاك دفرمي پیغمبری خو علیه الصلاة والسلام سخی طبیعت بووە لە هەموو ساڵێ 360 ڕۆژی ساڵێ 11 مانجی ساڵێ زۆر سەخی طبیعت بووە کە مانجی ڕەمەزاندا دەهات سەخاوەتەکەی زیاتر دەبوو. دەزان بۆ دائما ئینسانی مسلمان دەبی سەخی بی، ئینسانی مسلمان دەبی سەخی بی. جا نێزیکە پرسیار لەم کەورە ماوسەر بۆ دەبی مسلمان سەخی بی، ڕەزیل نەبی، قرسۆک نەبی، چونکە ڕەزیلی صفەتی مسلمانان نییە. دەزانین صفەتی چییە؟ صفەتی جوانە. الذين يبخلون ويأمرون الناس بالبخل، والله صفتي مسلمان إيه بتايبتيش أي بيغمبر يمني عليه الصلاة والسلام قدواني ولكم في رسول الله أسوة حسنة. إيه بويني تساوي لبكين أو بيشواي منيها إيه أو بوده مش تساوي لبكين بلا ناقين أو إنزا بيغمبر عليه الصلاة والسلام لجياني خوشي دا أو هابو بوشي طبيعتي سخي طبيعته دفرمي له حديث كده هموس صار كمان جر رمضان داد جبريل امين عليه السلام لحف طبق اسبانه ودهات اخواره ولا بو محمد لاي محمد الامين بوتشي تبي بوتشي هاد بي مثلا بول منا كاتو كسيك ثلاث بوتشي خيره بو فيدارسه القران بس بو مراجعه قران مدارسه قران هيك اللي كان بس تانية أو همو شوان رمضان داد مدارسة قرآن ذاك الدواء أو يك كمان جي صالي آخر داد جبريل عليه السلام دو ختم قرآني ببيغمبري إخوائك عليه الصلاة والسلام دو جار أو سمان بيدري أو فرموديا دلي دبي هيج كسيك هل سندي مرتبة جوربي هل سندي شهادة برز بي هل سندي عالم بي هل سندي نازام تبي نابي بما مستابي چونکە پێغەمبەرەکەمان مامۆستای هەتا مردیش مامۆستای هەبووە جوبریل مامۆستای بووە مامۆستای چی بووە؟ قورئان ئەی ئەمنۆ تۆ کاتێک کە قورئانەکەمان تەواو کرد گەیمە الحەمد لله تەواو خلاص قل أعوذ برب الناس من الجنة والناس خلاص ئیدیکە تەواو ئەم بوومە مەلا مامۆستا عەبەسە خوێندن بەسە وتەوەلا بووم بە مەلا وان نییە کاکە وان نییە باشە نا بێ مامۆستات هەبی بێ مامۆستا نابیت ئەگەر چاو لە پێغەمبەری خوارێک عەلەیهی سڵاو وسەلام چکو ئەو بێ مامۆستا نەبووە لەگەڵ ئەوەی کە بزانێت چ مەرتەبەیەکی هەبووە قورئان لەوی بێ مەگەیشتووە. اینجا لە دوایەوە لەو حەدیسە پێمان دەڵێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کەم قورئانی مراجعە کردیتۆ لە مانجی ڕەمەزاندا هەموو شەوان ئەی ئێمە بەرنامە دانێ لە بۆ خۆتەوە هەموو شەوان وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام قورئانی مراجعە بکەوە ئەگەر نازانی ئێستا نەزانین نییە والله حجە لەسەر هەمووان دروست بووە خوێندەوار و نەخوێندەوار دەزانی ئەو علم و تەکنۆلۆژیای کە ئێستا هەیە بە نازانی بخۆی نەتخوێندووە بە میمۆریەکەی خۆت مۆبایلەکەت بۆ چییە قورئانش تێدا نەبی بڕۆ قەڵەم قورئانێکا بکڕە هەموو ڕۆژێ جوێکە خەتمەچی بکە بە ڕەمەزانەوە بەس گوێگرتنەکە گوێگرتن خێری گوێگرتنەکە دەگاتێ تەماشاکردن خێری چاوەکانی خێری تەماشاکردن دەگاتێ قسەکان کە دەکەی خێری گوتنەکەت دەگاتێ دڵەکەت کە تێدەفکریت تەدەبوردەکە خێری تێدەبوورەکەی دەگاتێ واتە قورئان هەمووی بەرەکەتە بەس برێ بسم الله الرحمن الرحیم 19 پیتەفی دەیکە 190 خێر لە ڕەمەزاندا فی 700 دەکرێت جا ئەو خێر و بەرە بەدەست چێ دەکەویت ئەوە بۆ قورئان لە شەوان بێ قورئان نەڕۆی شەوان بێ قورئان نەڕۆی دائما وردێکی دانێ زوێک دانێ اینجا لە بەیانیانیش کاتێک کە بەیانی هات دێنە سەر ئێستا باز دەکەین ئەویش ئەو لە خاڵی خۆی باز دەکەین بینە سەر خاڵی شەشەمینیان لە دوای قورئان ئەویشیان چییە؟ الصەدەقە کە لە دوای پێکەوە مەربوطن ئەو حەدیسەی خوێنمانەوە هەم شمولی سەدەقەی دەکات هەم قورئانیش دەکات ئەجوەدە الناس پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە ژیانی خۆیدا ئازیزانی خۆم قەت نەیگوتیە لا قەت إلا لو شيء توحيد نبي لو شيء لا إله إلا الله وزياتر هيس كات نيقوت يلا بياي وهب وعباية شبوهات وعباية يمني جوانترين عباية وكو يستا مثلا بولمنا قماش ياباني هي ياباني عباية يمني بوهات وكو ياباني استاكا تشبيه نبي جوانترين عباية ركترين عباية
باشە هاتووە بۆی هاتووە زۆر پێی جوان بووە پیاوێک کاتی ماشەڵڵا عەبایە چەند جوانە پێغەمبەر عەلەیهی سەلام گوتی پیرۆست بی سەحابە وەریگرتیە ئەوانی گوتیان چۆن وەردەگری لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام قەت نەیگوتیە لا قەت نەیگوتیە لا ئیلا لەو شەی تەوحید نەبی اینجا سەدەقە بەتایبەتیش لە چ کاتێکە لە مانجی ڕەمەزان ئەوە ئەنجامدانی باشترین کردەوەن لە مانجی ڕەمەزان ئەنجام دەین واتە سەدەقە بە چیەوە ئاجزانی خۆم ئێستا پێی نەستەرێ چی و چی بکەین سەدەقە تەماشاکەن ئاجزانی خۆم خاڵی یەکەمینیان لە سەدەقەی ئیفتار صائیم تخوا یعنی بەس چاوت لەوەیە ئینتیزار دەکەی یەکێک برێ مامۆستا فەرموو یەکە برێ کاکە دەفەرموو با بچینەوە کلەمە فتاری بکەینەوە بۆ توش خۆت ئامادە ناکەی بە یەکێکی برێ فەرموو با بچینە کلەمە فتاری بکەینەوە ئازیزی خۆم قەت چاو لەوەی مەکە دایمەن محاولە بکە بە خەڵکێک لەگەڵ تۆ بێ فتار بکاتەوە چی تێدا والله ڕزق تەواو نابیت والله ئەوەی دانرا بە من و بە تو بە منداڵەکان تەواو نابیت هەیەکێک بێ فتار لەگەڵ بکاتەوە زانی خێرش چەند گەورەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمی هەر کەسێکە ڕۆژوی ڕۆژوەوانێکە بشکێنیت یعنی خواردنی بداتێ یان ئاوی بداتێ ئەو ڕۆژوەوانە ئەو پیاوە چەند خێری گەیشتینێ بە ڕۆژەکەی ئەوەندەش خێر دەگەن ئەو کەسێک کە لوقمەنانەکەی دایتێ بتڵە ئاوەکەی دایتێ گڵاسە ئاوەکەی دایتێ ڕۆژەکەی پێشکاندووە اینجا خاڵی دیکە دووەم دەڵێ چی ئاو ببەخشە دائما بەرنامەیەک دان لە بۆ خۆتە لە ڕەمەزاندا لە بیدایەتی ڕەمەزانەوە هەوڵ دە لە مزگەوتێکە هەندێک ئاو دابنێ کارتۆن ئاو دیکە بیدانێ یان بە خۆت هەستە تەوزیعەکە دەزانی خێرش چەند گەورەیە قورا ئازیزانی خۆم تەماشاکە خوای گەورە جەلە جەلالوه لە ئینسانێکە خۆش بووە سەگێکی لە تێنێتی سەگێکی شکاندووە سەگێکی ئاودا سەگ خوا لەو ئینسانە خۆش بووە ئەگە ئینسانێکە ئاو بدەیت تێنوێتی ئینسانێکا بشێنی دەبێت لای خوا چەند گەورە بی ئەوجە لای خۆتانەوە خوشکان برایان بەڕێزان و خۆشەویستان دانێ لە مزگەوتێکە برێ ئەو 5 کارتۆن ئاوە ئەو کارتۆن بە 2000 دیناری طبعا چییە ئەو کارتۆن ئاو بۆ فلانکە مزگەوتی بی ئێواران تەوزیعکەن ئەو کارتۆن ڕوتەبە قەسبە بیدەنە ڕۆژەوانان ئەتوە ئاگات لێنێ لای خوایەوە چ خێرێکت پێ دەگات کەم تەرخەمینەکەی لە سەدەقەی واتە چاکە و خێر و ئیحسان و سەدەقە بە تایبەتیش ئاوبی یان خواردن بی بدێ ئەو کەسانێک کە بە ڕۆژینە ڕۆژەکەی خوان پێ بشکێنن خاڵێکی دیکەدا ئازانەوە ئەو گوتمە سەقیلمە خاڵێکی دیکەدا لە ئەنجامدانی باشترین کردەوە لە ڕەمەزاندا ئەویشیان الدعاء پاڕانەوە طبعا پاڕانەوە لە دوو کات ڕەمەزان دوو کاتی زۆر پیرۆزمان هەن لە بۆ دوعا پاڕانەوە دوعا مخ العبادة وكل فالمدير الصحي بيغمر عليه الصلاة والسلام هاتوا إنجا أجا تماشا بكين لدعاء دو كاتي زور بيلوز ماناني يك منيان لكاتي حظ السيو لو باشيو أما دارين باشيو العربي بيدرين سحور نك سحور باشا أو كاتي زور بيلوز لبو دعاء كردن بس بخوادن مشغول مبا بس بشيو حاضر كدنا خوت مشغول مكا دقة 5 دقة جدان لبو دعاء كردن بيروسترين كات لو كاتي دعاء أو كاتي كلو باشي وهذا سيو بيروسترين كات بنص حديث بيغمبر عليه الصلاة والسلام 5 دقة هل 5 دقة عندس لبخوا بانكوا تخوا كسمان هي بيسمان بخوا نبي كسي حاجة شيء الله إخوان نبي بوزي بزيكان والله هم بيسمان بهي كسي نخوش نبي كسي شيء نخوش نبي بيروسترين كاتا لدست خوتي ندري بس بخواردن وبقصة وبتلفزيون وبموبايل وبوشتانا أو كاتي بهيش شيء كان نزيجي تلفزيون موبايل وهند زور بخواردن وبقصة كردن وكات بالنسر نبي إلا بدعاء خالد شدي كذا كاتي شدي كذا لكاتي دعاء كردن وقتي فتارش كاندن وقتي روجوش كاندن روجو كرنوا ايواران بيش ملا بانكدان 5 دقة 5 دقة بيشوي بانك بيجيت أدرن ملا لكل واحد خوان درن ملا بانجي دا أخو ملا بانك نادا زين سملاش بانجي نادا لا عندك بس قوتن بانك قدر مسلمي أنا زور بس دور خلق كذي كا الحمد لله وجنزو الشبابانة بيدا بينا دنجان خوش نخواي جور أمثال ينزيد كا أو أنا بانك دم بلان بهر حال دلي 5 دقة بين لبو فتار كنا أو 5 دقة أنا
ئازیزانی خۆم خوشک و برانی بەڕێز و خۆشەویستم تخوا نەکەن بە شتێکی لاوەچی بیبەنە سەری ئەو 5 دقانە هیچ قسە لەگەڵ کوڕت منداڵت مێردت هیچ کەس مەکە تەنیا ڕوو لە قیبلەکە دوعا بکە لە بەخوایەوە پیرۆستترین کاتە بە نەسی حەدیثەوە دوعا لەو کاتەی خوا قبولی دەکا و ڕەدی ناکاتەوە ئەگەر دوعایەکە بەرژەوەندی تێدا بیت. خاڵی هەشتەم لە ئەنجامدانی باشترین کردەوە لە مانجی ڕەمەزاندا ئەویشیان ذکر زۆر خوای گەورە لە هەموو شتێکە بەس تەنیا ذکری ناو بردێ دەرێ بە زۆری والذاکرین الله كثيرا والذاكرات فاذكروا الله كثيرا بس لذكر در ذكر زور پێویستی من بە ذکر هەیە ئەو زاوانی قورآن نازانی باشە ذکری خوا بکە سەڵەوات لێدا هەر شتێکی دەزانی بکە یان قورآنی دەزانی لێرە دەچێت سەر کارەکەی خۆت کۆلێژەکەت دەوامەکەت وەزیفەکەت چیت هەیە هەتا دەگەیوێن دەرێ ذكري بكى ذكري لا اله الا الله بكى لا حول ولا قوه الا بالله بكى ذكري سبحان الله بكى صلوات ليبدا حتى دقيقه حتى ديوه حتى خوش كان شيء حاضر دكان لكاتي شيء حاضر كنك حبلي اللهم صل على سيدنا محمد وعلى ال سيدنا محمد اللهم لا اله الا الله لا حول ولا قوه الا بالله بخوا او شيء بركه دكويتي دائما خوتا مشغول كان بذكره بتايبتي لو ما نقيدا ذكر قالك قوريه خالي شي كذا خالي هشتم ل ئەنجامدانی باشترین کردەوە لە مانجی ڕەمەزاندا ئەویشیان الاستغفار زۆر برێ ئەستەغفر الله ئەو زۆر کەسمان هەیە دەرێ ئەستەغفر الله طبعا نییە ئەستەغفر الله غەین پیتی غەین ئەوانەی کە لە زمانی عەرەبی شارەزانە غەین شوێنی پیتی غەین دەرچوونی پیتی غەین جیاوازە لەگەڵ پیتی خا لێک نزیکن بەڵام جیاوازیان هەیە اینجا کاتێک کە ئەو ذکرەی زۆر دەکەی بەڵام باشترین کات باشترین وەقت لە مانجی ڕەمەزان و غەیر ڕەمەزان بە تایبەتی ڕەمەزان دەڵێن باشترین کات بۆ گوتنی ئەستەغفر الله وەقتی پاشیوە پاشی ڕەمەزانیش چارێکێک بمینی لە بۆ بانگی بەیانی ئەو کاتی زۆر بێ ئەستەغفر الله گوێتان لێ لە کوردەواری خۆشماندا ئەگەر دیقەت بدەنێ لە زۆر مزگەوتان ئێستا هەندێک مزگەوت وا لێ هاتینێ ئەوەی ناکەن دەرێت سەرای دەچێشی سەرا کابرای بانگبێژ بەیانی زوو دەڕوات چارێک 20 دقەما دەرێسێ ئەستەغفر الله سبحان الله ئەوە لە حەدیث وەرجیدایە لەو کاتاندا ئەستەغفر الله بۆ خوا لە قورئاندا دەفەرمی خۆ حەدیث نیم وڵا صحیح ضعیفە مرسەلە قورئانە والمستغفرين بالأسحار سحور أسحار وقتی پاشیو خوا دەڵێ ئەو کەسانەی خۆش دەوێن ئەو کەسانەی کە لە وەقتی پاشیودا دەڵێن دائما دەن ئەستەغفر الله لای خوایەوە زۆر خۆشەویستن خوا خۆشی دەوێن دەتەوێت لای خوای خۆشەویست ببیە خۆشەویستی خوا چارێکێک دەمینی لۆ بانگی بەیانی هەبرێ ئەستەغفر الله دەڕۆی لۆ مزگەوتەوەی تا بانگی هێندا هەبرێ ئەستەغفر الله خاڵی دێمینیان لە ئەنجامدانی باشترین کردەوە لە مانجی ڕەمەزاندا ئەویشیان الجلوس في المسجد حتى تطلع الشمس زۆر مهمە بەڕاستیەوە بەس هەر ئەوەندا تا فێر دەبی لە کاتێکە چووی لە بۆ مزگەوتەوە قەت لە ماڵی نوێژ مەکە ئەوەی لە برای خۆت وەگرە ڕەمەزانان بە هیچ شێوەیەکە نوێژی بیان لە ماڵەوە نەکەی ئیلا لە مزگەوت ئیلا مەگەر عوزرێکە تەبی قەیدی ناکە بەڵام کە عوزرت نییە لە ماڵەوە نوێژ مەکە نوێژی مزگەوت وەکوی ماڵەوە نییە دەفەرمی دانیشە دوایەوەی کە چوویە مزگەوتەوە نوێژت لە دوای ئیمامەکە مزگەوتەکە بە جەماعەت کرد باش سەرچاوە لە دوای نوێژەکەی دانیشە مەگەڕێەوە ماڵەوە بۆ خەو بۆچی خۆت بۆ خەو نەخوڵقای ئەو کاتە دانیشە هەتا ڕۆژ هەڵدێت قورئان دەزانی بخوێنە قورئان نازانی ذکر بخوێنە سەڵەوات لێ بدە چ دەزانی بکە مەخەوە مەگەڕێەوە ماڵەوە کە ڕۆژ هەڵات هەستە دوور کە عەتمێژان بکە پێی دەڵێن سەڵات الشروق نەک ضوحا شروق ئەو دوور کە عەتمێژەکە کردن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی هەر کەسێکە وای کردێ خێرەکەی وەکو ئەوەی وایە کە حەجێکی لەگەڵ من کردبیت حەج و عومرەیەک تا کامل لەوە باشتر چییە لەو خێرە گەورەتر چی هەیە ئێمە زۆر دەڵێن کاکە وەڵڵا ئیسلامی ئێمە زەحمەت نییە وەڵڵا زۆر ئاسانە والله زۆر ئاسانە ئەگەر بیکەین ئەنجام دێن یعنی ئەوە چی تێدەچی بەس پێم درێ پای تێدەچی
بەخوا نەپارەی دەدەی نەماندی بوونە چیوا دەچی لۆ سەحەتی خۆش زۆر باشە فێریش دەبی لە پاش ڕەمەزانیش فێر دەبی ئەگەر لە ڕەمەزاندا وەکو پرۆڤەیەکە مەدرسەیەکە قوتابخانەیەکە لە دوای ڕەمەزانیش ئەوە کە تێسەسەکەی خۆتەوە فێر بی ئیدی تەواوە تا ڕۆژی قیامەتەوە چاو لە پێغەمبەری خوا دەکا عەلەیهی سڵات وسەلام ئەو ئەسحاب ئەو هان کردووە تۆ شوا بکە ئینشاءڵڵا. ئەوە خاڵی دێمینیان ئاجزانی خۆم واتە لەو دوو کات حاڵەتانە تا ڕۆژ هەڵدێت لە مزگەوت دەمینێ و کە ڕۆژ هەڵات گوتمان دوور کە عاتمێش دەکەی و بگەڕەوە ماڵەوە ئەو زەدەخەوی چ دەکەی مشکلە نییە احتیادیە بەس ئەوەن فرسەتەی بقۆزەوە مەیدۆڕێنە لە دەستە خۆتەوە. خاڵی یازدەم الاعتکاف في العشر الأواخر مانەوە لە مزگەوتەوە بە نیەتی عیبادەتەوە لە دەشەوەکانی ئاخری. دەشەوەکانی ئاخری دەزانن دەشەوەکانی ئاخری چنە؟ دەزانن ئاگاتان بەس لەلایم بزان چییە؟ والله ئەگە دەزانن چییە؟ قەت ئەو دەشەوانە نافرۆتینی. ئێستا من پێت دەڵێم داخۆ چییە؟ ئازیزی خۆم تەماشاکە دەزانی لە دەشەوەکانی ئاخری تۆ زۆر خۆتماندی کردووە ئەو بیشەوە ئەو جا دەشەوەکانی ئاخری بیستی ڕەمەزان دەست پێ دەکا تۆ پێشوازی لە مەلایکەتانی خوا دەکەی پێشوازی لە جوبریل دەکەی عەلەیهی سەلام. جوبریل و مەلایکەتەکان هەموو لە ئاسمانەوە دێنە خوارەوە ئەو تۆ پێشوازی لەوان دەکەی لەوان. چەند خۆشە ئینسان بیستە ناو مەلایکەتان فریشتەکانی خوا بە تایبەتی جوبریلی ئەمین عەلەیهی سەلام. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. چەند خۆشە لە دەشەوەکانی ئاخری لەگەڵ مەلایکەتانی خوای بکەوە چەند خۆشە لە دەشەوەکانی ئاخری لەگەڵ حەزرەتی جوبرائیلەوە سیندی بکەوە. الله أكبر. لە ڕەمەزان نەبی غەیری ڕەمەزان ئەو شتێ تێدا هەیە؟ ئەی ئەو ڕەمەزان نیعمەتە یان نا؟ كذا نعمته أزيخهم نعمته قولتين نعمته بس لرمضان دا ومن بدز دكوي لغير رمضان خواني قوتيا تنزل الملائكة والروح فيها بس باسي ده شوكاني أخي ده كلام مانجي رمضان ده كان يعتكف العشر الأواخر من رمضان حتى توفاه الله. أو طبعا قباسي ده شوكاني أخي كنا وزورة بابتها شي سرب أخويا زور فرمودا فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەربارەی دەشەوەکانی ئاخری هاتینە بەڵام ئەمە ناچینەوە تەفاسیلەکەی ئەوە بە کورتی باز دەکەین بۆی کە ئەگەر گەینە ئەو کاتی ئینشاءڵڵا ئەو کاتی زیندی بکەنەوە و لەگەڵ ئەو برا بەرەزانە الحەمدوللا ئەهلی علمن دەتوانن ئیستیفادەی باش لێ بکەن ئینشاءڵڵا. خوای گەورە بمانگەین تا ئەو دەشەوەکانی ئاخری و بتوانین دەشەوەکانی ئاخری زیندی بکەینەوە بەو شێوەیە کە خوا پێی خۆشە. خاڵی دوازدەم ئەویشیان زۆر گرنگە بەڕاستی ئەگەر بیکەین ئاسانە بەڵام لە لای هەندێکان زەحمەتە. سیلەی ڕەحم ئەویش لە ڕەمەزاندا وەڵڵاهی کارێکی زۆر گەورەیە ئەنجام دەین. لەگەڵ خزمێک تا عیلاقەت بچرایە لەگەڵ خزمێک تا بەینت نییە لەگەڵ برادەرێکە لە کەسێکە لەگەڵ دەستە خوشکێکتە لەسەر شتێکی دنیای لێک عازبینە هیچی تێدا ئەگەر تەلەفۆنش لێوکەی ئەگەر پێک بێەوە ئەدیت تۆبەت نەکردووە تەلەفۆنێک تەلەفۆن ئەگەر ناچێک لای یان نایگەیەکنی خزمێکتە داکتە بابتە براتە خزمەتی نزیکتە لە دوورە جێکی دیکەیە لە دەڕەوێ لە ناوەیە مشکلە نییە تەلەفۆنی بۆ کەسی ڕەحم بەجێ بگەینە ئەوە باشترین کردەوەی ئینسان لە مانگی ڕەمەزان ئەنجام بدە. جا بۆیە پێشەوەی بەجێم بێرن بەجێتان دێڕم پێشەوەی بەجێم بێڕن ئەو بەجێتان دێڕم. خاڵی ئاخری باز دەکەین ئەویشیان خاڵی سێزدەم و کۆتایی العمرة في رمضان. طبعا ئەنجامدانی عمرە لە مانگی ڕەمەزاندا زۆر گرنگە بۆ کەسێکە کە توانای هەبی بتوانی عمرەیەکا بینتەوە لە ڕەمەزاندا وەکو غەیر ڕەمەزان نییە واتە ئەوەش فەزیلەتێکی دیکەیە ئەوەش کردەوەیەکی دیکەیە لە مانگی ڕەمەزان ئەنجام بدەی زۆر مهمە لە غەیر ڕەمەزاندا عمرە لە ڕەمەزاندا ئەوەش لە بۆ کەسانێک کە توانایاندا هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمی العمرة في رمضان تعدل حجة أو حجة معي رواه البخاري ومسلم وەکو ئەوەی حەجێک لەگەڵ پێغەمبەری خوا کردبیت صلى الله عليه وآله وسلم. يعني عمرك لرمضان دا بشي أبوندي بيو دروجة بازروجة سندا أو وكو بيغمري خو عليه الصلاة والسلام لقرد دابوا لا عمر كيدا لا حج كيدا خيرك تو دقاتي سن خوش إنسان لقرد بيغمري خو صلى الله عليه وسلم بشي حج كابكا عمري كابكا والله لو خوش ترنيا لرمضان دا خيرك تو دقاتي بويا أجداني خوم أو سيز ذكر دواني كإستاك بومباس كردن أو ئەنجامدا چۆنێتی پێشوازی کردن لە مانگی ڕەمەزان و ئەنجامدانی باشترین کردەوە لە مانگی ڕەمەزاندا ئەوانەی کە ئێستا باسم کردن هیوادارم پێشی ئێوە خۆم سوودم لێ دیبیت
جێبەجێ بکەم ئینجا ئەوەی بەڕێز و خۆشەویست سوودتان لێ دیتبی بتوانن لە ئێستاوە بەرنامەیەشی بۆ خۆتان دانێن لە ئێستاوە جێبەجێ بکەن خۆزگا هەریەک کە دەهات قەڵەم وەڕقەیەکی پێ بە ئەوانە نووسیبانەوە یەکەیەکە ئەگەر ڕوس نقاتیش بانە بۆ ئەوی کە دەچیتەوە لە ماڵەوە جێبەجێیان بکە لە ئێستا و خۆی ئامادە بکە ئەوانە ئەنجام بدا هیوادارم لە مانج ڕەمەزاندا ئەوانە جێبەجێ بکەن ئەوەی کە دەشبیرین نازانم چێ خوێندنەوەی لە بۆ ئەوان هەیە چێ دەزانێەوە چێ پیشان داینە کۆتاییەکەیە کۆتایی دەزان کۆتایی ئەوە چییە ئەوە ئێستا پیشاندەوە سوپاس بۆ گوێگرتنتان خوا پاداشی خێری هەموو لایشی بداتەوە لە کۆتاییدا لە خوای گەورداوە کارم دڕن یا ڕەبی خوایە وەک لێرە کۆردکردینەوە لە فیردەوسیش لەگەڵ پیاوچەکان و ساڵحان و شەهیدان و دۆست و ئەحبابی خۆ لە خزمەت ڕەسوڵ الله و هەکۆمان کێوە یا ڕەبی خوایە تەمەنمان درێژکەی بمانگەینی مانجی ڕەمەزان یا ڕەبی خوایە تەوفیقمان بدەی ئەوەی کاتۆ پێت خۆشە لە مانجی ڕەمەزان ئەنجام بدەین ئەو کردەوانەی کە باسم کرد لێرە خوایە وامان لێ بکەی تەوفیقمان بدەی توانامان بدەیە کە بتوانین ئەو کردەوانە ئەنجام بدەین و خۆمان برازینەوە بۆ کردەوانەی کە ئەتۆ پێت خۆشە لە مانجی ڕەمەزان ئەنجام بدەین یا ڕەبی خوایە تەوفیقمان بدەی لە بۆ ئەوەی چەندان ڕەمەزانی دیکەش بگرین و عیبادەت تێدا بکەین ئەنجام بدەین بەو شێوەی کە تۆ لێمان ڕازی بی یا ڕەبی خوای شیفای نەخۆشی مسلمانان بدەی برینی بریندارانی مسلمانان ساڕژ بکەی جیرانی مسلمان ئازاد بکەی یا ڕەبی خوایە ئەو وەجهانە نورانی بکەی یا ڕەبی خوایە علممان زیاد بکەی یا ڕەبی خوایە شارەزاترمان کەی لە قورئانی پیرۆز لە سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام آمین آمین والحمد لله رب العالمين